ئەمەی کە ئێستا لە ئێران ڕوئەدا لە خراپی سەرۆکایەتی ڕۆحانیە یان چی؟ بەڵێ دیارە کۆماری ئیسلامی هە لە ڕۆژانی دوای دروستبوونی بەردەوام لەگەڵ قەیرانی جۆراوجۆر ڕوبەڕوو بۆ سەرەتا قەیرانی نەتەوەکان کورد و نەتەوەکانی دیکە کە سەرکوت کرا دووە بەرەبەرەکە ئەو دەورانی ئیدئۆلۆژیشی و ئەو شتێ بەرەبەر لە ناوچوو کە ئێران ڕوبەڕووی کۆمەڵێک کێشەی ئابووری و سیاسی ناوچەکە بۆ ئەو قەیرانانە بە دووەک داهاتوون. من پێم وایە قەیرانەکە ئێستا زۆر لەوە گەورەترە، ینی کەڵەکە بووی کۆمەڵی قەیرانی ئەو چواردەی ڕابردوویە. ئەگەری هەیە کە ڕۆحانیش بەش بە حاڵی خۆی کە کەسێک بۆ کە 2-3 دقی پێشتر داوای کردو خەڵ لە دەرەوە لە دار بێت شوێنە گشتەکاندا ئەویش دەوری هەیە و کەسێکە وەکو زۆربەی ئەو کەسانێکە کۆماری ئیسلامیان دامەزراندەوە، بەڵام پێمە شتەکە زۆر لەوە گەورەترا کە تەنیا ڕوحانی بەڵکو ئەگەری هەیە لەو دەورە پشکی شێر و بەرکەوت چوون بەرحاڵ سەرۆ کۆماری ئێران. کاکە سەلاح، ڤیدیۆکان لە ئێرانەوە دێن ڕاپۆرتەکان باسی ئەوە دەکەن کە هێزەکانی ئاسایشی جۆرە و جۆرەکانی ئاسایشی ئێران وەڵامی توندی خۆپیشاندەران دەدەن و ژمارەی خەڵک کوژراون ژمارەکە خەریک گیراون. ئەمە هۆی ئەوەیە کە خۆپیشاندان ئێستا یان نەڕازیبووەکان ئێستا هێور ببنەوە. پێم وایە هێور نەبووتەوە، بەڵام بەشێکی بۆ ئەوەیە کە لە ڕۆژانی یەکەمدا کە ئینتەرنێت خێرایی زۆرتر بوو، خەڵک دەسترسی هەو بە کۆمەڵک تۆرە کۆمەڵایەتەکان وەکو ئینستاگرام و وەکو تێلگرام ئەوانە دەیتوانی زۆرتر ئەم ڤیدۆی ئەم خۆپیشاندانانە بڵاو بێتەوە. بەڵام لە ڕۆژی 4 و 5 بەرەبەرە کۆماری ئیسلامی ئینتەرنێتی خاو کردەوە، کۆمەڵ لەو تۆرە کۆمەڵایەتیانەی بەست و وەزەخت و زۆریشی زۆرتر کردەوە، فشاری زۆرتر بۆ خەڵکێناوە. ئەمە هەرەوڕۆ بیستمان کە 1 نەفەر پژڕاست کراوە تا 3 کەس لە نێو زینداندا کوژراون. باشە، وەڵامی کۆمەلگای نێونەتەوەی و ئەمریکا بەتایبەتیش چۆن دەبینی؟ بەداخەوە هەلومەرجێکی زۆر نالەبارە لە ناوچەکە کۆمەڵێک ڕوودا دەکرام کێشەی قەتار کە تاندازێک توانی ئەو یەکگرتووی وڵاتانی عەرەبی دژ بە ئێران خاو کردەوە. تورکیا کەوتووەتە بارێکی دیکە کە لەو بەرێدا خۆی نابینێتەوە و هەروەها ئەو مەسەلەی ڕاگۆستنی سەفارەتی ئەمریکا بۆ ئورشەلیم ئەویش ینی کەمێک هەمووانە بە قازانجی بەڕاستی ئێران شکاوە کە نەیتوانی بەرەیەکی گرتوو لە بەرابەر ئێراندا دروست بێ. ئەوەی سەرۆک ترامپ لە دەورەدا کە زۆر باشتر بۆ بە درێژایی ئەو چواردەیە یەکەم سەرۆک بۆ کە توانی ڕاستەوخۆ بەحاڵ ویسۆتی مەحاڵەکانی 2002 پاد ناکەینەوە. مەبەستم ئەوەیە ئەم خۆپیشاندان ئەم وەزای کێسە لە ئێران هەیە فرسەت نییە بۆ ئەوەی سەرۆک ترامپ یان خەڵکانی دیکە ڕۆژ ئاوا ئەوەی کە سیاستەکانی خۆیان ئەوانەی کە لەگەڵ ئێرانە ڕازینین یان دژی ئێران جێبەجێ بکەن. بەڵێ قەولی ئەوەشی داوە کە لە ڕۆژانی داهاتوو ئێمە احتمالاً وەزارەت دەرەوە و وەزارەتی خەزانەداری ئەمریکا بە کۆنگرێس کۆمەڵێک سانکشن و گەماروی زیاتر بخەنە ئێران بەتایبەت ئاشکراکردنی سەرەت و سامانی ڕێبەرانی ئێران کە دۆنێشە و گزارشتێک بوو لە دەنجی ئەمریکا بڵاوکراوەکردن خامنەی نزیک 96 میلیارد دلار سەروەتی لە دەرەوە و سەرۆتان توانێت بلۆکە بکرێت لە دەرەوە، ینی ئەو تانتوانێت دەوری هەبێت بۆ ئەوەی کە دووبارە ئەم خۆپیشاندانانە بە ورێکی زۆرتر بێتەمەیدا. ڕاستە بەڕێبەراتی ترامپ و نوێنەری ئەمریکا لە نەتەوەیەکان دیسان باسی لەوە دەکەن کە ئێران لەسەر نۆتە یان لە ئاگادارکردنەوەدایە. ئەمە چی دەگەنی؟ ئەمە جارێک ترش چەند ساڵی پێشتر دیسان ئەم قسە وتراوە یان پار ئەم قسە وترابوو کە سەرۆک دۆناڵد ترامپ ئەمەی قسەی کردبوو. یانی چی ئێمە چی لێتێ دەگەین؟ چ کریار بە دوایەوە دێتن؟ ئەگەر بکرێتەوە بۆ ئێمەی کورد دوای ڕووداوەکانی باشووری کوردستان و دوایانە لە 16 ئۆکتۆبر کورد کەمێک دڵتەنگە، ینی نیگەرانە لەوەی کە ئەمریکا توانێت پشتی کورد بگرێت بە هەمان شێوە. بەڵام ئەوەی کە نیشاندا بوو نسبەت ئێرانەوە من ئومێدوارم کە لە ڕۆژانی داهاتوودا بەوەی کە من پێم وایە حتا دۆنە شەو کە تەزاهورات بۆ لە هەندێک شاری ئێران بۆ بە حرکاتی جۆراوجۆر بە شێوەیەکی زۆرتر و ئەمریکا یا وڵاتانی ڕۆژاوایی بێنە پێشبەتا بە سیاسەتی بریتانیا خراپ نەبوو بنسبەت وڵاتانی ئوروپایی دیکە کە متوانین پشگیری خەڵک بکەن کە زۆریان پێویستە. تا چەندێک ئۆپۆزیسیۆنی چەکداری ئێران ڕۆلی بینیوە لەو وەزعی ئێراندا بە کورتی کاکە سەلاح؟ من پێم وانێ ئۆپۆزیسیۆنی چەکداری ئێرانی گەر مەنزوور کوردە یا نەتەوەکانێکی بە دەورەکیان هەبوو بێت لێستادا زۆرتر حەولیان داوە کە زۆرتر خەباتی مەدەنی بێت بە توندوتیژی نەچێشێت. ئەوەی کە بە توندو چێشراوە کۆماری ئیسلامی بەسیج و سپا بوونە کە هێرشیان کردە سەر خەڵک بۆیە لەو دەورە هیوادارین کە بە مەدەنی بە شێوەیەکی دوو لە توندوتیژی سەرکەوتووە. زۆر سپاسەکان خۆش.